لوبی مەترسیەکانی ئەم کەشتیانەکە ئێسێمە باسیەکەین فڕۆکەکانی سەرەتی. ئێستا بە هەموو کەشتیانەی کە باسمان کرد لە ناوچەکەن چەند فڕۆکەی ئەمریکی لەسەرەوە چەند فڕۆکە لە ئامادە باشیدا. هەگەر بڵین لە سێ دانەی لە جێرال فۆرد و جۆرج بۆش بگا لەگەڵ ئەبراهام لینکۆڵنە نێزیکەی 280 فڕۆکەی لەسەرایە بڵین لەگەڵ ئەنزارم و بەکریشی لەگەڵایە و 280 لەگەڵ مەجموعای هەلیکۆپتەر پێکاتوە لە 6 تا 9 هەلیکۆپتەر زیاتر نییە. جگەلەوە فڕۆکەی ئەفەشدە سوپەرهۆرنێت کراوڵەرت هەیە ئەویش حەوت دانەیە لەبانی ینی لەگەڵ ئەمانەیە بە کۆی گشتی 280 فڕۆکەت ئامادەیە بۆ شەڕ ئەلۆناوچەیە. ئەمە ڕەنگە گەر شەڕیش دروست بێ زیاتر بکە. ئێمە ئێستا باسی حامیلەی تایراتەکەین باسی دەریاکەین ئێمە باسی زەویمان نەکردووە چەندێکی لێ بەڵێ ئەمە 280 فڕۆکە ئامادەیە.